Good evening, ladies and gentlemen. ئێوارەتان باش بەڕێزان و خانمان دڵخۆشیێکی گەورەیە بۆ من کە نەک تەنها بەشداری بکەم لەم مەراسیمەدا بەڵکو و چەند سەرنجێک کە بێت لەم مەراسیمەدا پێتان دەڵێم بۆ مارتن زۆر بەڕوونی باسی لەو استراتیژە سوودبەخشەکان و پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و گریت بێرد کرد ئەو تەنها تیشکی قسە سەر چەند هاوبەشیەک و گەشەپێدانێکی پێشوو بەڵام پەیوەندەکان مێژوویەکی دێرینیان هەیە و ئێمە لەو کاتەدا زۆر پێویستمان بە بەریتانیا هەبوو کە هەرێمەکەمان هێرشی کرایە سەر و لە شاخەکان هیچ هیوایەک و داهاتوویەک نەبوو ئەم شانشینە هەوڵیدا بۆ پاراستنی ئەم هەرێمە و ئەو هەلیان پێبەخشین کە ئێمە ئەمڕۆ دڵخۆش بین بەو ئازادیە هەتا ئەو کاتە هەموو کلیلی هەلی استراتیژیەک هەموو دەقەیەک لە مێژووی کوردستان هەر شوێنێک کە هەمانە بەهۆی پشتگیری ئەم شانشینەوە بووە لە بنیاتنانەوەی عراقیان لە چاکسازی لە حکومەتدا و ئەو تێپەڕاندنەی ئەو بارودۆخی کە عێراقی تێدا بوو هەموو ئەم کلیلانە وای کرد پەیوەندەکان بەهێزتر بێت و بمانوێت بەهێزتری بکەین ئەمە یەکێکە لەو هۆکارانە کە وای کرد من ئەمڕۆ لێرە بم هۆکارێکی تر ئەوەیە من ڕابردوێکی تایبەتیم هەیە لەگەڵ بەریتانیادا من لە گرێت بیدن گەورە بووم بەریتانیا سیستمی پەروەردەی و سیستمی گرنگجیدان بە تەندروستی پێبەخشیم و ئەزمونە ڕاستەقینەکانی ژیانم لە بەریتانیایە هەر بۆیە لە ئاستێکی تایبەتدا وەک زۆرێک لەوانەی کە دەیان بینم لێرە کە پەیوەندیەکی بەهێزیان هەیە لەگەڵ بەریتانیادا وەزیرەکانی پێشوو تەنانەت براکەشم لەوێ دڵخۆشە کە لە سلەیمانیەوە هاتووە کەواتە پەیوەندەکان لەسەر ئاستی تایبەتیش زۆر بەهێزە بەبیرم دێت جارێکیان تۆنی بلێر سەرۆک وەزیران سەردانی بەغدای کرد و کۆبنەوەی هەبوو لەگەڵ سەرۆک تاڵەبانیدا کاک هۆشیار زێباری وەزیری کوشتتاڵ بوو لەو کاتەدا لە کۆبنەوەکەدا سەرۆک تاڵەبانی سەیری تۆنی بلێر سەرۆک وەزیرانی بەریتانیای دەکردووتی ئەزانی بەڕێز سەرۆک وەزیران من تاکە عێراقیم لەم ژوورەدا سەرۆک وەزیران تێنەگەیشت کەمە بەستی چییە وتی هەموو نوێنەرە عێراقیەکان پاسپۆرتی بەریتانیان هەیە وەزیری کوشت و کاڵ و سکرتیارەکە و ستافەکەی و ستافی میدیاکە و منیش هەم بوو هەندێکی تریش ئەو ڕاستی ئەکرد تۆنی بلێر هیواخواز بوو کە هەموو دەنگ بدەین لە هەڵبژاردنەکانی بەریتانیادا کەواتە لە ئاسی تایبەتیدا شانازیێکی گەورەیە کە من لێرم چونکە بەریتانیا ئەمڕۆ دۆستێکی ڕاستەقینەی ئەم هەرێمەیە بۆ بتنیاتنانی حکومەتێکی باش و خزمەتکردنێکی باشتری هاوڵاتیان چ لە ڕێگەی گەشە سەندنێکی نێودەوڵەتیەوە بێت یاخود ناوخۆییەوە و زۆر شتیتر هەیە کە لێرە گریت بیتنەوە فێربین وەک کوردستان وەکو عێراقیش کە چیتر ئەو هەلە گرنگانە لە دەست نەدەین کە هەمانە و بەریتانیا دۆستێکی ڕاستەقینەیە لە داهێنانی تەکنەلۆجی و مێژووی شارستانیدا و هیچ کەسێکیش ناتوانێت وەک شاژن ئەو کولتور و شارستانیە بکاتە هێمایکی باشتر کەواتە جێخۆیەتی کە ئەمڕۆ من لێرە بووم بۆ ئاهەنگگەڕانی ڕۆژی لەدایکبوونی چونکە ئەو بەڕاستی ژنێکی بەتوانایە کەوای کرد بەریتانیا بە دۆخێکی زۆر باش تێپەڕێت و دۆخی قورسیش تێپەڕێنێت کەسێکی وەک من کە لە بەریتانیا گەورە بووە ئەو زۆر لە مێژە سەرمایەکە بۆ ئەو وڵاتە هەر بۆیە شانازیەکە بۆ من لە ئاهەنگی لەدایکبوونیدا ئامادە دەبم لێرە لە هەولێر و ئەزانم کەش و هەوایکی وەک بەریتانیامان هەبوو لە ماوەی ئەم چەند مانگەی ڕابردوودا بارانێکی زۆر و هەورێکی زۆر هەبوو من نامەوێت درێژەی پێ بدەم بەڵام دەمەوێت سپاسی مارتن بکەم بۆ خزمەتەکانی مارتن هات بۆ ئێرە چەند ڕۆژی سەرەتا بە بارودۆخێکی زۆر سەختدا تێپەڕی ئەیوت چی بکەم چۆن ئەو کارە بەدەست بهێنین وەک ئەوە وابوو فڕیان دابێتە ناو ئاگرەوە بەڵام دوایی کارکردنی لەگەڵ زۆرێک لە دیبلۆماتکارەکان زۆرێک لە هاوکارەکانمان لە هەرێمی کوردستان لە 20 بۆ 30 ساڵی ڕابردوودا بە زۆرێک لە خەڵک دێن و دەچن لەو مەراسیمەکاندا بە خەڵک دەڵێن کە خەمبارین بەوەی کە دەڕۆی ئەو مەبەستەمان هەیە لەم حاڵەتەی مارتندا من خۆم دڵنیام زۆرێک لەوانی لێرەشن زۆر دڵگرانن بەوەی کە مارتن دەڕوات چونکە مارتن دیبلۆماتکارێکی سەرکەوتوو بوو هاوڕێیەکی دڵسۆز بوو لە بارودۆخێکی زۆر قورسدا لەگەڵ ئێمەدا بوو ئەو کەسێک نەبوو ئەوە بکات کە ئێمە دەمانەوێت زۆر کات شتێکی دەکرد کە ئێمە نەمان دەویست بەڵام زۆر بە شێوکی جوان پێی دەوتین کە ڕازی دەکردین بیرمان کاتێک دەستم کرد بە کارکردن بۆ حکومەتی کوردستان زۆربەی کات لەگەڵ بەرهەم ساڵحدا بووم لە واشنگتن نیشانەیەک هەبوو لەسەر دیوارەکە کە دەیوت دیبلۆماتکار دەتوانێت پێت بڵێت بە شێوەیەک بڕۆیت بۆ دۆسەخ کە وەک ئەوە وابێت لە ڕاستیدا گەشت بێت مارتن و بەریتانەکان گەر بڵێن بڕۆ بۆ دۆزەخ بە شێوەیەک دەیڵێن کە وەک ئەوە وابێت بڕۆن بۆ گەشتێک بۆیە کەواتە بیرتان دەکەین و کارێکی زۆرتان کرد بۆ سەرکەوتنی کەسێک لێرە کە بەرپرسیارەتی هەڵگرێت و هیوای باشترینتان بۆ دەخوازم لە داهاتوودا وەکو هاوڕێک لە بیرمان دەبن جارجاریش پەیوەندیمان دەبێت و هیواخوازم کوردستان وەک ماڵی دۆمی خۆتان بێت ماڵەکەتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە شوێنی خۆتانە دڵخۆشین کە لەگەڵ ئێوە خزمەتمان کردووە شانازیە کە لەگەڵ ئێوە بووین ئەمڕۆ بۆ ئاهەنگگەڕانی ڕۆژی بوونی شاژن
وەک حکومەتی هەرێمی کوردستان هیواخوازین باشترین ڕۆژی لە دایکبوونی بێت و هیوادارین سەرکەوتوو بن لەوەی دەتانەوێت و زۆر سپاس بۆ هەموو لایەک و ئێوارێکی خۆش بۆ هەمووتان.